باینتا باشمون ڕێبین یارەحمەدم بە یارمەتییا و کارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەم ڕۆژ بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین و چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و هەروەها پایامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکان وەردەگرین بۆ وەرگرتنی زانیاری ئەو شار و شارۆچکانە. هەروەها دوو تەوەری سەرەکیشمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باس لەو هاوکاریان دەکەین کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بە تایبەت پێشکەش بە منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە دەکەن. وەک دەزانین کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چەند ساڵێکە لە باشووری کوردستان دامەزراوە و لە بەشی زۆری شار و شارۆچکەکان بنکە و نووسینگەیان هەیە هاوکاری منداڵان دەکەن بە شێوەیەکی گشتی لە چەند بوارێکی و سێکتەرێکی جیاوازدا. بەڵام بە تایبەت ئەمڕۆ قسە لەسەر ئەو منداڵانە دەکەین کە توشبووی نەخۆشی شێرپەنجە دوو بابەت دەبێت کە گفتوگۆ لەسەر لەگەڵ میوانەکەمان دەکەین لەسەر بابەتەکە. لە بابەتی یەکەمدا ئەو هاوکاریانە چین کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پێشکەشی منداڵەکە و خێزانەکەشی دەکەن کە وەک هەمومان دەزانین کە توشبووری نەخۆشی شێرپەنجە گرفتێکی گەورە دروست دەکات و دەبێتە هۆی لە گرفتێکی گەورە لە بابەتی دەرونی و کۆمەڵایەتی. ئەمان چۆن هاوکاری خێزانەکان دەکەن لەو بابەتە کە لە نەخۆشخانەکانی باشووری کوردستان چارەسەری پزیشکیان پێ دەکرێت لە پاڵ چارەسەر پزیشکیەکە ئەمە چۆن هاوکاری ئەو دوو بابەتە دەکەن. هەر لە تەوەرەی یەکەمماندا بابەتێکی دیکەش باس دەکەین، ئەویش ڕێنمایەکان بۆ خێزانەکان بۆ ئەو منداڵانەی کە توشبووی نەخۆشیەکەن. سەرەتا ئەو ڕێنمایانە چین کە پێویستە خێزانەکان ڕەچاو بکەن بۆ ئەوەی کە منداڵەکانیان تووشی نەخۆشی شێرپەنجەنەوە. ئەگەر تووشیش بوون ئەو بابەتە نیشانە سەرەتایانەی کە دەردەکەون بۆی منداڵەکە نەخۆشەکەی لە پیسنەکات چی دەبن. ئەما گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵ میوانەکەمان. لە تەوەری دوین بەرنامەکەشماندا بۆ ماوەیەک دەبێت ڕێکخراوێک سەردانی چەند خوێندنگایەکی ناو پارێزگای سلێمانی کردووە. لە بەرنامەشیاندا هەیە ئەم بەرنامەیەکیان هەیە کە بیبەنە خوێندنگاکانی دەرەوەی پارێزگای سلێمانیش لە شار و شارۆچکە جیاوازەکان دەچن ناو خوێندنگاکان دوو تەوەری سەرەکیان دەبێت کە پێشکەشی خوێندکارەکانی دەکەن. لە خوێندکارانی قۆناغی باخچەی ساوایان لە 1 تاوەکو 6 بنەڕەتی چەند ڕێنماییکی هاتوچۆیان پێشکەش دەکەن بۆ ئەوەی کە زۆرجار دەگوترێت بۆ ئەوەی کە بابەتێکی پتە و هۆشیارێکی گەورەت لە ناو کۆمەڵگا دەبێت لە منداڵانەوە دەست پێ بکەیت. هۆشیاریان پێ بدەیت لە هۆشیاریان پێ دەدەن لە بواری هاتوچۆ و لە پێڕەویکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ بە تایبەتی لە کاتێک کە سەردانی شوێنە گشتیەکان دەکەن و لە شەقامە گشتیەکاندا. و هەروەها هەر ئەو ڕێکخراوەش بۆ خوێندکارانی پۆلی 7 تاوەکو پۆلی 12 لە بەرنامەشیاندا هەیە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانیش بگرێتەوە چەند ڕێنماییەکیان پێ دەدەن لەسەر بابەتی توشبوون بابەتی بە دووربوون لە توشبوون بە مادە هۆشبەرەکان. ئێستا بەپێی ئەو داتانەی هەیە کە بەداخەوە ینی هەرچی لە منداڵانی توشبووی شێرپەنجە بێت و چ لەو کەسانە بێت کە بەرەو مادە هۆشبەرەکان دەڕۆن لە باشووری کوردستان هێدی داتاکان بەرز دەبنەوە. قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم داتانە هێندە بەرز نەبن. لە چاو ژماری دانیشتوانمان داتاکان نەگەشتونەتە حاڵەتێکی مەترسی گەورە، بەڵام لە 100 ساڵانی ڕابردوو داتاکان زیادی کردو. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگوی لەسەر دەکەین و گوتیشمان چەند بڕگەیەکیشمان بۆ ئامادەکردوون لە یەکێک لە بڕگەکانمان ڕێنمایی وەرشیە. بانیتان باش ئازیزانم، هیوادارم هەموو لایەکتان دروست باش بن. بەڵکەی ئەمڕۆمان باسکردنە لە بابەتی ئەوەی کە ئەو کەسانی کێشەی سوڕانی ئەژنۆ یان کێشەی جنگەکانی ئەژنۆیان هەیە. هەڵبەتە زۆر لە ئێمە ئیتر بە بۆنەی بەرکەوتەیەکەوە بێ، بە بۆنەی ئیسابەیەکەوە بێ، یان بە بۆنەی ئەوەی کە چەوری لەشی یان ماسوولکەکانی لاواز بوو بێ کێشەی ئەژنۆمان بۆ دروست بووە. لێرەدا ئێمە ئەمڕۆیین باس لە چۆنیەتی چارەسەرکردنی کێشەی ئەژنۆەکەین. سەرتامین کاتی باسی ئەژنۆەکەین، چواردەوری ئەژنۆکانمان هەمووی ماسوولکەیە. قاچ پێداتوە لە چوار ماسوولکەی سەرەکی. کاتێک گەمین ئەم ماسوولکانە بەهێزەکەین لەگەڵ ماسوولکەی سنتا ئۆتۆماتیکیان لۆد لەسەر جمگەکانی ئەژنۆ کەمەکەینەوە. هەڵبەتە سەرەتا پێویستە کۆمەڵێک حرەکات ئەم کەسە نەیکات زۆر بنوشتێتەوە بە ئەژنۆکانی یان زۆر بە قادرمەیان سەر
هەڵبەتە هەمیشە پزیشکە بەرەزەکانیش ئاماژە بۆیان کاتێک تۆ کێشەی ئەژنۆت هەیە هەوڵی بە چارمشکی دانەنیشی ئەگەر دانیشتی لەسەر عەرز ڕاستە خۆ ئەژنۆ درێژکەیت یان قاچە درێژکەیت یان بە قادرمەیە زۆر سەر نەکەین ئەگەر سەرکەوتی زۆر لەسەر خۆبی یان ئەگەر ئەژنۆییانە ئازاری هەیە بە قاچە باشەکە سەرکەوی تریان ڕاکێشە لەگەڵ خۆتا وزایدەن سەرمای نەبێ ئەژنۆکانە کۆمەڵێک حرەکی پێنەکی کە و ئازارە دووبارە بێتەوە دواتری دەستەکەی بە وەرزشکردن سەرەتا توانی لە پاسکیلەوە دەست پێ بکەی ئەگەر کێشی ئەژنۆکەت بە پاسکیل ئازاری هەبوو ئەگەر ئازاریشی نەبوو کێشینی ئەگەر ئازاریشی بوو ئەتوانی جیازی ڕۆشتن بەکاربێنی هێواش هێواش دواتر بیتە سەر ئەو یاریانی کە زەختە کاتە سەر ماسوولکەکانی چواردەوری ئەژنۆت ئێمە ماسوولکی بەشی پێشی ڕانمان هەیە زایدن ماسوولکەی تەنیشتی ڕانمان هەیە زایدن پشتی ڕان و زایدن ناوی ڕان تۆ کاتێکی ئەم وەرزشانە یان ئەم تەمرینانە ئەکی بەم ماسوولکانە ئۆتۆماتیکیان وەکو باسمان کرد لۆت لەسەر جونگەکانی ئەژنۆ کەمە بێتەوە زائیدەن بە پێی توانە بتوانیت ڤیتامین و ئۆمێگا-3 و ئەم بابەتانە زۆر وەرگریت بۆ ئەژنۆکانە زۆر ئیسفادی لەیەکی هەڵبەتی یاریەکان زۆر زۆرن ئێمە لە ئەمڕۆیە تەنها توانین ئاماژە بە تەقریبی بە 2 تەمرین بکەین ئەویش تەمرینی بەشی پێشی ڕان و بەشی پشتی ڕان هەڵبەتە تۆ مەرج نییە ئەم تەمرینانە تەنها لە هۆڵێکە ئەنجامی بی ئەتوانین لە ماڵیشەوە بە هەوای ئەنجامی بی دواتر وەزنێک شتێکی ئەتیادی بخیتە سەر ماسوولکەکانە شێوازی تکراری ئەم وەرزشە ئەتوانی لە 4 دەیەوە دەست پێ بکەیت تا دوای فترەیەک ئەتوانی بیتی بە 4-15 یان 4-20 وی ماسوولکەکانی ئەژنۆت ماسوولەکانی ڕانە زۆر بەقوت بێ لۆت لەسەر ئەژنۆکانە کەم بێتەوە یەکێک لەو وەرزشانە یاری کەڵسیقان ئەمامیە بۆ بەشی پێشی ڕان سوودێکی زۆر زۆری هەیە وەکو ئاماژەمان پێیاتۆ ئەگەر لە هۆڵیشانەبی لە ماڵەوە ئەتوانێت لەسەر قەنەفەیەک دانیشیان لەسەر کورسیەک ئەم وەرزشە ئەنجام بی بەلایانی کەم و لە هەفتەیەک 4 جار زۆر زۆر گرنگە ئەم یاریش ئەبم شێوازەیە بەڵێ شێوازی ئەنجامان یاریەکە زۆر گرنگە ئێمە ئاگادار بین کاتێک تۆ جیازەکە بەرزەکەیتەوە پێویستە ڕاگررتنێکی 2 سانیەیی هەبێ بە پێی توانە باشە ئەمە زۆر زۆر گرنگە ئەجا دواتر بە هێواشی داینیتەوە مۆزۆی شازی تەمرینکردن زۆر زۆر گرنگە پێویستە یاریزان زۆر ئاگاداری تەکنیکی یاریکردن بێت تەکنیکی یاریکردن زۆر زۆر مویمە کە وەرشەوان ڕەچاوی ئەم خاڵە بکە نەک لە سەریەک چونکە بۆ تۆ کێشەی ئەژنۆت هەیە کاتێک تۆ بە هێواشی لەسەر خۆی تەمرینەکەی ڕاستە خۆ تەرکیزی مێشکێ لە لای جوڵەی ماسوولکەکەیە بەڵاگە بە شێوازێکی سەری تەمرین بکەی قەت مێشکترێ ئەو حاڵەتە سەریع ناکرێت خاڵی تردە و خاڵانی کە زۆر زۆر گرنگە پێویستە ئەوانەی کە کێشەی ئەژنیان هەیەیان هەر ڕۆژە تەمرینی بڵین ماسوولکەکانی ڕان ئەکەن پێویستە باندز ببەسن لە ئەژنۆکانیان هەڵبەتە شازی باندجەکە نابێت بە چۆنڵی زۆر قایمی بێ بەپی ئازاری خۆی یان لە بینی سێتەکان ئەتوانێت بانجەکە شل بکاتەوە دووبارە تومی بکاتەوە بۆی چۆنڵی پارێزەرێکی زۆر زۆر بێ بۆ ئەژنۆکانی ئەمە یاری یەکەم بوو دواتر دەچینە سەر یاری دووەم. عزیزانم یەکێکی لەو ڕاهێنانانەی کە بۆ بڵین ماسوولکەی ئەژنۆ باشە تەمرینی پشتی ڕانە باشە پێشتر تەمرینی بڵین بەشی پێشوی ڕانمان کرد ئێستا تەمرینی پشتی ڕان کە یەکێکە لەو ماسوولکانەی کە لە سانەوەی وەرچەوانان کێشەی ئەم ماسوولکانەیە چکە ماسوولکێکی مردووە بڵین بە هەموو جوڵەیەک چۆنڵی بە هەموو ڕۆشتنێک یان لە ئیشی ڕۆژانەیە زۆر ئیش ناکە زۆر ناجوڵێ وەکو پێشی ڕان نییە بۆی پێویستە زۆر زۆر گرنگی پێ بدرێ بەم ماسوولکەیە شێوازی ئەم ڕاهێنانە ئەبەم شێوازە ئەبێت بێواشی جیازەکە بەرزەکەیتەوە ئەجا پێویستە نوچی پێت ئەبەم شێوازە بێ زۆر کەس وا قاچی دانێ ئەمە وا نابێت ئەبێ نوچی پێی ئەبەم شێوازە بۆ خوارەوە بێ باشە بۆی کاتێک دایگرتەوە ئەم حاڵەتی سترێچە ئەلێرە دروست بێت زایدن بەرزیەکاتەوە و دایەگرێتەوە بە شێوازێکی هێواش پێویستە جوڵە لە منتیقی پشتانە بێت تەنها جوڵە لە منتیقی پشتی ڕانابێ چۆنیەتی تکرارەکان بە چ شێوازێک بێ ئەتوانین لە 4-8یان 4 دەیەوە دەست پێ بکەین هەتاوەکو تقریبان 4-15 دوای بڵین ماوەیە کە ماسوولکەکانە بەهێز بوو
زایدەن ئەوە زۆر زۆر گرنگە کە یاریزان بزانێت بە چ شێوازێ ئەم تەمرینە ئەنجام بات دوای ماوەیە کە بینی ماسوودەکانی بەهێز دەبێت و بە هیوای سوود بینین ئینشاءالله. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ساڵی 1991 دامەزراوە. ئێستا ڕێکخراوەکە چەند سێکتەرێکی گەورە و فراوانی هەیە کە لە چەند بوارێکی جیاوازە ئیشەکە لە بوارەکانی پەروەردە و تەندروستی و گرتنەخۆ و پاراستن و گەنجان و دوا سێکتەریشتان سێکتەری ئارایەکە. ئەم سێکتەرە لەم سێکتەرەدا ئەم ڕێکخراوە هاوکاری منداڵانی توشبووی شێرپەنجە دەکەن، هاوکاری خۆیان دەکەن و هاوکاری خێزانەکانیان دەکەن لە دوو بەشە لە تەوەرەکە کە هاوکاری دەکرێن. لە بابەتی دەرونی و کۆمەڵایەتی هاوکاری ئەو خێزانانە دەکرێت و خێرکاری منداڵەکەش دەکرێت و لە بابەتی دووهەمیشیاندا بە بابەتی هۆشیارکردنەوەیە بۆ ئەوەی کە ڕێژەی شێرپەنجە وەک لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێیا بەداخەوەکە لە نێو منداڵاندا ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە زیاتر دەبێت. منداڵانی توشبووی شێرپەنجە کێرڤەکەیان بەرز دەبێتەوە، ڕێژەکەیان بەرز دەبێتەوە، ئەوانەی کە تووشی شێرپەنجە دەبن. ئەمان لەو بابەتەشە هاوکاری دەکەن بۆ ئەوەی کە هۆشیاری زیاتر بە خەڵک بن، منداڵەکان تووشی ئەو نەخۆشیە نەبن و نیشانە سەرەتایەکان ئەگەر هەبوو لە منداڵێکدا بۆ ئەوەی کە نەخۆشیەکە زۆر لی پیس نەکات چی بێت و هەندێک جاریش بە پێی توانای دارایی خۆیان دەتوانن توانای دارایی هەندێک لە منداڵەکان بکەن کە پێویستیان بە پشکنینێکیان بابەتێکە بێت لە دەروی وڵات بێ، ئەمان بە پێی پێویستی خۆیان هاوکاریان دەکەن. بۆ مەستە میوانداری بەڕێز کاک مەهدی عەبدوڵڵامان کردووە کە سەرپەرشتیارە لە خراوی منداڵپارێزی کوردستان. کاک مەهدی ڕۆژ باش بەخێر. ڕۆژ باش، بەیانیتان باش و بەیانی ئێوە و بینەرانیشتان باش. زۆر سپاس. ئەمە ئاینەکەم بە دوو باش. لە بەشی یەکەم بەس لە بابەتی هاوکاریکردنی دەرونی کۆمەڵایەتیەکە قسە بکەم، لە بەشی دووەمیشیان لەسەر بابەتی هۆشیارکردنەوە کە قسە بکەم. لەسەرەتا ئەمە لەوە دەست پێ بکەم کە لە هاوکاریکردنی لایەنی دەرونی و کۆمەڵایەتیەکە ئێوە چۆن هاوکاری ئەو منداڵە و خێزانەکەشی ئەەکەن لەم بابەتەیە؟ بەڵێ دیارە ئەمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ساڵی 2013ەوە دوای ئەوەی کە بە کۆمەڵێک کەسانی خۆبەخش و بە هاوکاری و بە هاندانی کەسانێکی زۆر کە لەو بوارەدا شارەزان پێشتر هەبووە، ئیتر دوای ئەوەش لەگەڵ ئەو دکتۆرە بەڕێزەکان و لەگەڵ ئەم کاتی نەخۆشخانەی هیوە کەوتینە گفتوگۆ کە ئەمە بابەتێکی زۆر گرنگەوە دەبێ ئەو مناڵانە لەگەڵ دایک و باوکان چاودێری کۆمەڵایەتی بکرێن، لە ڕووی دەرونیەوە هاوکاری بکرێن. ئەمە لە هەموو شوێنێکی دنیادا هەیە، دەبێ واش بێت ئەوەی کە ئاماژت پێدا جەنابەت بەداخەوە مناڵەکان ئەم کێرڤە لە زیادبووندایە لەبەر ئەوە پێویست بوو پێویستێکی هەنووکەیی بوو کە بەشی کۆمەڵایەتی لەناو نەخۆشخانەی هیوادا بکرێتەوە. ئێمە بەخۆشبەختانە ئەم کار ئەو ئەرکەمان خستە ئەستۆ دوای ئەوەی کە چەند کارمەندێکی بەتواناماندانیان چەند کارمەندێک کە بەلانی کەمەوە ینی لەو بوارەدا کەەوە نەبوون، بەڵام ئیتر وردە دەتوانیمە ڕەهێنانیان پێ بکەین و چوینەنا ئەو بوارەوە. لە سەرەتا ئیتر شوێنێکمان هەبوو، دواتر شوێنێکمان هەبوو تایبەت بە خۆمان وەکو ئێستاشە لە نەخۆشخانەی هیوادەی بینی کە هەر ژوورێکە تایبەتە بە هاوکاری دەرونی و کۆمەڵایەتی لەم ژوورەدایان دوو ژوورمان هەیە بەڕاستی لە ڕاستیدا. ئەم دوو شوێنە هەردووچیان زۆر جار بەکاردێت بۆ هێورکردنەوەی دەرونی مناڵێکیان، هێورکردنەوەی دایک و باوکێک، چونکە بەڕاستی ئەستەمە ینی ئێمە لەوانەیە کەم هەستی پێ بکەین، بەڵام خودی ئەم دایک و باوکە دەزانێت لە چی وەکدانێک دەروون ناسێک دەزانێت بتوانێت چۆن ئەو بکە. بۆ نمونە زۆر جار لەوانەیە هەر وەکو نمونەیەک بینەوە مناڵەکان دێن کرد بۆ وەرگرتنی خوێنە یان بەلانی کەمەوە بۆ وەرگرتنی ئەوە نیە مۆخی ئێسقانە، ینی ئەمانە دوو پرۆسەیلانی ئەگەر مۆخی ئێسقانەکە قورسە، بەڵام پرۆسەکەی کە هەر خوێنوەرگرتنەکەش بۆ مناڵەگرەوانی هەر زۆر قورس بێ، بەڵام هەندێک جار ناسنە ژێرباری ئەوە کە بتوان ئەم خوێنان لێ وەرگیرێت. تۆ دەبێ لە یەک کاتدا ئەم دایک و باوکەکە هێورکەوە لە هەمان کاتیشدا مناڵەکە هێورکەوە، ینی ئەمە هەردووچی بەڕاستی پرۆسەیەکی ئاسان نییە. تۆ دەبێ کاتی بدەیت، تۆ دەبێ بزانین دەخۆ ئەم تاکتیکیان ئەم دەرونیە ئەم بابەتە گرێت دەرونیە بدۆزیەوە کە ڕوبەڕووی ئەم مناڵیان ڕوبەڕووی دایک و باوکە دەبێتەوە کە تۆ دەیدۆزیەوە. جا بەڕاستی نەکەل لە ناو نەخۆشخانەی هیوە، بەڵکو لە نانەکەلیش و لە سنتەری ژین لە دهۆکی لە سێ نەخۆشخانە کە لە هەرێم تایبەتن بە شێرپەنجەی مناڵی بۆ هەموو شێرپەنام شێرپەنجەی مناڵی کاتێیدا چارەسەر وەردەگرێتەوە. ئەومانە بە تیمێکی زۆر جوان، بە تیمێکی زۆر باش لە ناو نەخۆشخانە لە ڕووی دەرونی و کۆمەڵاتیەوە هاوکاری مناڵ و هاوکاری دایک و باوکەکان دەکەین. باش ینی زۆر جار ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن دەڵێن هێندا لایەنە دەرونیەکەی زۆر گرنگە بۆ ئەو کەسەوە ورەی بەرز بێت ئەو کەسە. ئێوە تەنها لە ناو نەخۆشخانە هاوکاری لایەنی دەرونی و کۆمەڵایەتی ئەو خێزانە ئەو منداڵاکەن یاخود لە ماڵەوەش سەردانی ئەنەکەن بۆ ئەوی بەردەوام ورایان بەرز بێت و
پرۆسەیەکی گەورەی چارەسەرکردن هاوکار بن لە بابەتە تەندروستیەکەیە. بڵێ دیارە کاگڕێ بین ئەم هاوکاری دەرونی کۆمەڵایەتی لەوانەیە ئێمە ینی دووەهەمین ئەو بین کە دەچینە ئەو بوارەوە بەڕاستی زۆر دەمێکە لە دنیادا ئیشی لەسەر دەکرێت هەر بۆشە بە ئەم داتانی و دەوڵەتیانی کە ئەو داتانی کە بە دەقیقی هەیە دەڵێ چارەسەری هاوکاری دەرونی کۆمەڵایەتی لە پاڵ چارەسەری پزیشکی ینی لە 100 تا 40 بۆ 45 پێک دێنێت. ینی مەجا ینی ئەمە واقعەتێکە یانە ئەمە ڕاستیەکە هەمومان دەبێ بیزانین بەڕاستی ئەم چۆنە بوونە مۆسیقا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە وێنە کێشانەوە نە هەتاوەکو چارەسەری هوەری هەیە لەوێداوە نیە لە شوێنێکدانی چۆن دەتوانین لە ڕووی هوەریەوە تۆ ئەو مناڵە جارێکی کە دروستکەیەوە ینی ئێمە بۆی کە هەتاوەکو خەڵکی هوەریمان هەیە لەناو نەخۆشخانەی هیوە بۆ وێنە کێشانە بۆ ئەوەیە بۆ ینی مە سەدان خۆبەخشمانێ ئەو خۆبەخشە ڕۆحسوکانە ڕۆژانە کە دێن بۆ نەخۆشخانەی هیوە بەدەیان شتی جوان لەگەڵ ئەو مناڵانە دەکەن ئەمانیان هەر یەکێک لەوانەیە کە ئەزمونێکی خۆی هەیە لە بواری هوەری بێ لە بواری هەر بوارە لە هوەرەکان بەگشتی و لەو بوارە تایبەتی خۆی کە بزانە دەخۆ لەگەڵ مناڵک چۆن دانیشێ بە دڵنیاییەوە ئێمە هەوڵ دەدەین لە ناو نەخۆشخانەی هیوە ینی دەزانین کە ئەم خێزانە لەوە چونکە تاوە تۆ ینی کاتێک کە هەر پێوتنەکەی زۆر زەحمەتە ینی بۆ خۆی پرۆسەیەکە ئێستا دکتۆرە بەڕێزەکان کە ئەرکێکی زۆر گەورە دەکێشن لەگەڵ ئەو نێرسانە بەڕاستی دەبێت ئێمە هەموو کاتێک لە هەموو شوێنێکدا دەستخۆشی لەوانە بکەین چونکە قورسە بۆ ئەم دکتۆرە بەڕێزانە قورسە بۆ نێرسەکان بۆ پەرستارەکان کە چۆن ینی بتوان بۆ دایک و باوکە بڵێن یان چۆن بتوان مامەڵە لەگەڵ دایکێ بکەن کە لە ڕووی دەرونیەوە داڕماوە چونکە مناڵەکەی ینی ئەو جگەرگۆشەکەی ینی ئەمە بەڕاستی پرۆسەیەکی زۆر قورسە ینی کە ئێمە من کە خۆم بینیم بۆ جار هێندێک جارۆکو خۆم لەوانەیە بەرگەی ئەم ڕوبەڕووبوونەوەی ئەم دایکە ناگرم کە کاتێککە پێی دەوترێت مناڵەکەت بەداخەوە ئیترنیا شێرپەنجەی هەیە ینی بەڵام وای لێ هاتووە کە ئەم بابەتە ئەوەندە قورسە زۆر زەحمەتە پێ بوترێ ئەین تۆ دەبی ئەم دایکە بێنی ئەمەش بە کەسێکی شارەزا و پسپۆر بەڕاستی دەکرێت بۆ ئێمە کەسمان هەیە ئەم کەسانە لەوێ دێن لەگەڵم دایکە دادەنیشن دواتر هێتر هێواش هەتاوەکو پێی دەڵێن ینی دەبێت پێی بڵێن جارێ ئەم نەخۆشیە یەکسانیە بەمردن لەوانەیە نەخۆشیەکە لەوانەیە زوو تێ بەڕ بێت لەوانەیە درێژخایان بێت لەوانەیە ئیتر بە گوێرەی ئەوەی کە داخوا ئەو مناڵیان ئەم چارەسەرەکەیان بەلانی کە دەست نیشانکردنەکەی کە دیاگنۆزە یەکێکە لە ئێمە دەبێت هەمومان ئیش لەسەرەوە بکەین هەموو تاکێکی ئێمە وەکو هەرێمی کوردستان دەڵم فشارەکانمان لەسەر هەموو ئەملانانە کە دەسەڵاتیان هەیە زیاتر بکەین بە ئەوەی کە دکتۆرە بەڕێزەکان زیاتر ئەنیە هەوڵ بدرێ ئەوانە ئەو پەڕی تدریبیان پێ بکرێت ڕاهێنانی لە درەمان پێ بکرێتەوەوانە ئەم هەموو نرسەکان بە هەماشەوە ئامێری زۆر پێشکەوتوبی ئەو ئامانی کە نوقسانن نابێت لەم نەخۆشە لەم شوێنانەی کە مناڵی شێرپەنجەیەدا چارەسەر دەکرێت لە هیچ شتێک کەم و کورتی هەبێت بۆی کە زوو دەست نیشان بکرێت چونکە چەند زوو دەست نیشان بکرێت ئێدە شانسی چاکبوونەوە یان کردی چاکبوونەوەی زۆر بەرزتر دەبێتەوە شوێنی تایبەتان هەیە لە ناو نەخۆشخانەی هیوا و نانەکەلی و سنتەری ژین بۆ هاوکاری بەڵێ بۆ ئەو هاوکاری لایانی دەرونی بەدڵنیایەوە شوێنی تایبەتیمان هەیە شوێنی یاریکردنی منداڵیشی تێ بەڵێ شوێنی یاریکردنی مناڵیشی تێدایە ئەنجا دووبارەی ئەوەی ئێمە وەکو باسمان کرد بۆ هەم بۆ هێرکردنەوەی دەرونی کاگڕێبین لە مانجێکدا دوو ئاهەنگ دەکەین یەکیان گەشتی پرکەزەرینەیە کە دایانبین بۆ دەرەوەی نەخۆشخانەی هیوا بۆیکەوە ئەم جەوەوە بگرنەوە دواتریش هەم بە هەمان شێوە ئەوەمان هەیە بە هەمان شێوە جەژنی دایکبوونمان هەیە هەموو مانجیەک ئەمانەشی تر پێک دێ لە چەند شتێکی جوانی یاری لەگەڵ مۆسیقا و دابشکردنی دیاری ئەوانەمان هەمووی بۆ ئەوەیە و بیرمان نەچێت ڕۆژانە ینی هەفتانە بەدیان ڕێکخراوی جوان دێن کە ئەوە نیە کۆمەڵە دیارێکیان پێوە دانێ و چالاکی ئەنجامدەم چالاکی مۆزیقیە چالاکی تیمتان هەیە بۆ سەردانیکردنی ماڵەکان بەڵە بەدڵنیایەوە تا ئێستا ئەو ماڵانەی کە پێویستی کرد بە هەمووی سەردانی کراوە ئەو ماڵانەش ئێستا چەند بخەر ئێستا بەنامەماندانەوە چەندین ماڵ هەیە کە دەتوانانی سەردانی بکەین ئێستا بەڵش ینی بەداخۆم نەخۆشی شێرپەنجە کە کەسێک تووشی ئەبێت لایانی مادیەکەی لایەنێکی گرنگە هەرچەند ئێستا ینی خۆشبەختانە لە باشووری کوردستان لە نەخۆشخانەکان بە خۆڕایی ئەم بابەتە پێشکەش دەکرێت بەڵام هەندێک کاتیش ئەو خێزانە پێویستیان بە هاوکاری لایانی مادی هەیە لانەیە بەشێکی پێشکەوتنی بابەتەکە چارەسەرکردنەکە یان دەروونکردنەوەی ئارامکردنەوەی دەرونی ئەو خێزانە لایەنە مادیەکەی بێ هاوکاری لایانی مادیانەکەن کاک ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەڵبەتە
وەکو بۆ هاوکاری مادی لەوێنین بۆ هاوکاری دەرونی و کۆمەڵایەتی لەوێن وەکو جەنابیشت ئاماژەت پێدا هەموو ئەم دەرمانانی کە ئەم چارەسەر هەتا بڵێ گرانە چارەسەرەکە بەڕاستی لە توانای من و تۆ لە توانای ڕێکخراوێک و لە توانای دوورخرا و ئەوەدانە ئەمە دەوڵەت خۆی پشگیری دەکات ینی ئەم دابینکردنی ئەم دەرمانە دابینکردنی ئەم چارەسەریانە هەموو شتێک تا ئێستا لە نەخۆشخانەی هیوە بێبەرامبەرە ینی خۆشبەختانە هەمووی ئامادە دەکرێت و هەندێک جار ئەوە نیە لە کەم و کورتیان دەرمانێک نەگەیشتویان لە کاتی خۆیدا نەگەیشتووە بەڵام بە دیوێکی کەدا هەندێک جار ئێمە و کوڕێکخراو بۆ نمونە لە ساڵی پاردا 6 کەیسمان هەبوو نردومانە بۆ دەرەوەی هەرێم ینی تێچووی ئەم فەحسانە با بڵێنیان ئەم شیکاریانە ئێمە گرتومانەتە ئەستۆی خۆمان ئەوەش کە لە بەرنمەیەکدایە ئەجین وەکو مادی یانجا زۆر خەڵکیش دێ لەوانەیە ئەوە نیە خەڵکێک دێکە دەزانێ ینی بەڕاستیەوەی جەنابەت دوتت ینی هەموو ئەوانەی کە تووشی ئەو کە مناڵەکانیان تووشی شێرپەنجە دەبێت ئەم خێزانە ئیتر تاوە ڕوو لە دارمان دەکات ینی ئەمە دەبێت لایەنێکەیەوە هەندێک شوێنی شەیەکە هاوکاریان دەبن ڕۆژانە خەڵک دێ بۆ نەخۆ ناو نەخۆشخانەی هیوە لەوانەیە پارە دێنێ هەندێک جار ئێمەش ئەوە نیە زۆر خێزان هەیە کە وەستم ینی تەنها چارەسەریەکە نەبوو ینی وتم کە لە نەخۆشخانەکە چارەسەریەکە دەکرێت بەڵام هەندێک جار هەیە بەداخوانی چروکی زۆر تراژیدی ناخۆشە بینین کە لە دەرەوەی شار کەسێک دێ هاتوچۆ کات پارەی لەوانێ هاتوچۆ پشی پێنەبێ پارەی ناخواردنی ئەو ڕۆژەشیان پێنەبێ یا وەکو خۆت گوتت کە ئیتر بەداخەوە نەخۆشیێکی ترسناکە ئیتر ئەو خێزانە لەوانەیە باوکو دایکەکە دابڕێن لە ئیش و کارەکەی خۆیان توانای مادیان نەبێت منداڵەکانی کان بەخوێ بکەن یا خێزانەکان بەڕێوە ببن وەسم ئەو لایەن هەنەبوو هاوکاریان دەکەن لەو لایەن ئێمە نەخێر چونکە بەڕاستی ئەمانی کە ئاماژەم پێدا کۆی ئەمانە ئەم نەخۆشانەی کە لە دەرەوەی شاری سلێمانی لە ساڵی دو ساڵی ڕابردوودا کە دێن بۆ ئێرە یان بەلانی کەمەوە ئەو زەرعی مۆخیان بۆ دەکرێت ئێمە دەتوانین ئەوە نیە شوێنێکمان بۆ گرتون وەکو شوێنی حەوانەوە ئەجین بە دیوەکانی کەدا بەداخەوەنا بڕاستی ئەمەش ینی لایەنێک و یان جانبێکی زۆر 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 گرنگە کە دەبێت ئاوڕێکی لێ بدرێتەوە تر بەدا ئێمە لە ڕووی مادیە وەکو کاگڕێ بن پێم وتی ئەوە نیە ئیشی ئێمە نیە چونکە چەندی ڕێکخراوی ئەچمە سەر بەشی دووهەم بابەتی هۆشیارکردنەوەیە لەسەر بابەتەکە بەداخوانی ئاماژەیەکی شت پێیاکە ئەم کێروی توشبوونی مناڵ بە شێرپەنجە کێروەکە بەرز بۆتەوە لە باشووری کوردستان زیادبوونی ئەم ڕێژەیە خۆتان ئەگە دراستێکتان کرد بێ هۆکارەکەی چییە لە ناهۆشیاریە لە ئاگانەبوو لە منداڵەکانە لە نازانم ئەوەی کە سەرەتا مناڵێک تووشە بێت ئەبێ چۆن نیشانەکانی بزانرێت هەرچەنە بابەتێکی تەندروستی من دوێنێ قسەمان کرد بەیەکەوە تۆ گوتت من گرفتم نییە و پرسیارانی شتوانی لێم بکەین چەند تەندروستی بەڵام ئێمە دەتوانانی وەڵامی بێنە چونکە لە ناو سێکتەرەکەی بەڵێ کاگرێ بین ئێمە دیارە چونکە ئەکە دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت پرسیارێکی جوانە بەڵام بە حکمی ئەم تێکەڵاوبوونەمان ئەندامبوونمان لەو دوورەخراوەنی و دەوڵەتێدا و بەشداریکردنمان لە کۆنفرانسەکاندا ینی هەموو کاتێک باسکراوە ینی خۆشمان لە چەندین ئەو کۆڕێکخراوی ناڵپارێز بەڵێ کۆنتاکتان لەگەڵ دوو ڕێکخراوی نێو دەوڵەت بەڵێ ئێمە ئەندامی لەوێ ئەندامێکیان ICC پێ دەڵێن کە ڕێکخراوی جیهانی بۆ نەخۆشی شێرپەنجە کەشیان هەمان هەرێوە پشتگیری مناڵانی توژ بە شێرپەنجەیەوەش ICC ئەوەیە لەوێ ئەندامین لە کۆنفرانسەکانیان بەشدار دەکەین ساڵانە بۆ نمونە ئێمە ساڵی 11 لە فەڕەنسا و لە دووبەی و لەوانە بەشداریمان کردووە ئەمە کە دەڵێن بەشداریمان کردووە لەم مناقەشە علمیانەشدا بەشداریمان کردووە یعنی تا ئێستا لە بێمەوە قسە پرسیارەکەی جەنابەت هۆکارێک دەستنیشان نەکراوە بۆی کەوا بڵێن هۆکاری ئەم شێرپەنجەیە چییە ئێستا داتێکمان لەبەردەزا لە دنیادا لە هەموو دنیادا ئەم داتە ینی ڕۆژی 15 دوی ینی 2 ڕۆژ لەوە پێش بڵاوکرایەوە 413,000 کەس ئێستا حالیان نەخۆشی شێرپەنجان هەیە لە هەموو دنیادا یعنی ئەم ڕێژەیە زیادی کردووە بەڵام پرسیارەکان لەوەدا دروست دەبێت چییە ینی هۆکارەکانی چییە هۆکارەکانی کۆمەڵە شتێکە تا ئێستا لە لای ئێمە دراسەیەک بەڕاستی دراسەیەک یان دراسەیەکی جددی بە وردی نەکراوە کە هۆکارێکە بێ چونکە ئەمەشیان هەر کارێکی زۆر زۆر زەحمەتە لەبەرەوە لە دنیاشدا تا ئێستا مەدەزیشان نەکراوە بەڵام ئەمریکا زۆری لەسەر دەکەن بۆ ماوەیی بەڵام ئێستا ئەمریکا لە بۆ ماوەیش کەمتر بۆ پێشتر بەڵام ئێستا ژینگە بە هۆکارێکی زۆر سەرەکی دەزانن ژینگە و خواردن ینی ناهۆشیاری تەندروستی ینی ئەو خواردنانەی کە دەیخۆین ینی کەواتە دەتوانین بڵێن هۆشیاری تەندروستی لەگەڵ ئەم ژینگەیە ئێستا حالیان دوو هۆکاری زۆر سەرێکیم بۆ بەرزبوونەوەی ئەم کەیسی شێرپەنجەی مناڵی
داتایەکتان لایە لە ڕێژەکە لە باشووری کوردستان چەند بەرز بووەوە؟ لە باشووری کوردستان بەداخەوە مەز داتایەکمان لا نییە دەبەرەوەی داتایە هەتاوەکو لەوانەیە ئەگەر هەبوو بدەین لە کۆتایی ئەم ساڵدا یەکلایی ببێتەوە چونکە چەند دراسەیەک دەکرێتەوە ئەوانە بەڵام ئێترەکە بیهێنین لە لانەکەلی و لەوێ زیاتر لە ساڵی پاردا تقریبا بۆ 180 کەس تووشی نەخۆشی شێرپەنجەی مناڵی بوو ئەماشیان کە دەستنیشان کراون لە هەموو ڕێژەکە ئەم ڕێژەیە ئەگەر وەکو ڕێژە دات لامان نییە بەڵام تەسەوەر دەکەم بە ڕێژەی بۆ 106 بۆ 7 بەرز بۆتەوە زۆر هەر یەکجار زۆر بەڵام بەڕاستی ئەمانە کە دەبێت ئێمە زیاتر ینی نییە دەبێت ئاگامە لێوێت باشە خێزان ئەگەر بۆ نمونە کەمتر لە دەقیقەیەک بەڵام بێتەوە هەرندە کاتمان ماوە خێزانێک چی بکەن بۆ ئەوەی کە منداڵەکان بە دوور بن لە توشبوو لە شێرپەنجە و ڕێنماییان پێدەن بەم خێزانانە لەم بابەتانە؟ بەڵێ دیارە ئێمە زیاتر تا ئێستا لە 200,000 ئەو برۆشوریان بڵاوکەرم بڵاو کردوێتەوە کە ئەم بڵاوکراوانە حەوت نیشانی تێدا ینی حەوت بۆ 6 بۆ حەوت نیشانی تێدایە هەر یەکێک لەم نیشانانە ئەگەر بەدیکرا لە مناڵەکەدا زۆر بە کورتی ئاماژیان پێی زۆر بە کورتی دیارەوەنی هەڵاوسانە سوربوونەوەی ئێستا ناوەکانی بەڵام بەوێنەوە بە هەموو شتێک دیاری کراوە ئێمە زیاتر لە 200,000 هەموو شوێنێک ئێستا ئەم ساڵی پارکە لە سلێمانی و هەولێر بەڵام ئەم ساڵ کە ساڵی ڕابردوو لە مانجینەوە بۆ هەموو شار و شارۆچکەکانی کوردستانیشدا بڵاو کراوەتەوە لە هەموو بنکەتە دروستەکانیشدا هەیە لە هەموو شوێنێک هەر شوێنێک کە بنکەیەکی تەندروستی بێ ئەم نیشانانمان چونکە بەڕاستی زۆر گرنگە ئەگەر ئەم نیشانانە زوو هەستی پێ بکرێ ئەم مناڵە ئیتر زۆر چاک دەبێتەوە. بەڕێز مەهدی عەبدوڵڵا سەرپەرشتیان لە ڕێکخراوی پارێزی کوردستان زۆر سپاس بۆم تۆڕی بەرنامەکە لەگەڵمان نبووی سپاس بۆ هەوکارانی کە پێشکەشی خێزانەکانەکە بە تایبەتیانی لەو کاتەیە زۆر کەسیانی چاوی لەوەیە کە هەر کەسێک هاوکاری بکات کەسێک بەردەمیەوە بێت جێگەی تەقدیر و دەستخۆشیەکە هاوکاری و جۆرە کەسانەکەن دەستان خۆش بێت دەچینە لای هەواڵەکان دواتر دەگەڕێنەوە بۆ پێشکەشکردنی بڕگە بابەتەکانی دیکەی بەرنامەی ئەمڕۆ. دوایەوەی ژمارەیەک چەکداری ناسا و 3 شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگریان لە نزیک ناحی قادرکەرم ڕفان بە هەوڵ و ماندووبوونی هێزەکانی یاسایشی سەرقەڵاو کفری توانرا ئەو 3 بارمتەیە لە ناوچەیەکی ئەو سنوورە بە سلامەتی ڕزگار کرێن. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم سەوارەت بە چۆنەتی گرتنەبەری ڕێوشوێنەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە کۆبەوە و تەئکید لەوە کرایەوە کە هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم چۆبار نەکراوە. ژمارەیەک لە خاوەن کۆمپانیا و بازرگانانی کورد سەردانی کۆنسوڵخانەی کۆماری چینی میلی لە هەرێمی کوردستان کردو پاڵپشتیەوە مانگی خۆیان بۆ حکومەتی چین دووپات کردەوە ڕایانگەیان ئامادەن هەموو هاوکاری و یارمەتێک پێشکەش بە چین کەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسەی کە ئێستا لەو وڵاتەدا بڵاو بۆتەوە. لیوا عەبدولکەریم خەڵەف وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق لە لێدوانێکدا بۆ ئاژانسەکانی هەواڵ ڕاگەیاند خۆپشاندان مافێکی دەستوریە و یاسا زامنی کردووە. ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان لە ڕاگەنداوێکدا تیشکی خستە سەر بارودۆخی عێراق و داوای لەلایەن سیاسەکان کرد لە حکومەتی نوێی وڵاتدا کار بۆ چارەسەری کێشە و گرفتەکان بکەن. نووسینگەی ڕۆژنامەوانی عادل عەبدولمەجید لە ڕاگەنداوێکدا ئاماژەی بۆدا سەرۆکوەزیرانی کاربڕەکەری عێراق نووسراوێکی ڕەسمی ئاراستەی ئیدارەی واشنگتن کردووە. مەزلوم کۆماری فەرماندەی گشتی هێزەکانی سووریا دیموکرات هەسەدا لە چاوپێکردنێکدا لەگەڵ کەناڵی ئەلعەرەبیە ڕاگەیاند ماف بە پێی قوربانیدان و هەڵوێستەکان دەدرێت قوربانەکانی گەلی کورد کەمتر نییە لەگەڵ لاینتر بۆیە دەبێت مافەکانی خۆی لە سووریا بەدی بێنێت. ئاژانسی هەواڵی سانای سووری بڵاوی کردەوە هێرش و ئۆپراسیۆنە سەربازەکانی سوپای سووریا لە سنووری ئیدلیب بەردەوامە. پێی ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی تورکی سوپای تورکیا کاروانێکی سەربازی پێکاتوو لە ژمارەیەک تۆپ هاوێش تانک و ئۆتۆمبیلی گواستنەوەی سەرباز بۆ خاڵە چاودێرەکانی تورکیا لە ئیدلیب گواستۆتەوە. شێخ محەممەد بن زاید شازادەی جەنشینی ئیمارات لە تویتێکدا نووسیوێتی ئەمڕۆ بە یەکەمین ڕۆژی دەستپێکردنی گەشتی وڵاتەکان بۆ پەرەپێدانی وزەی ئەتۆمی بواری مەدەنی دادەنرێت. دکتۆر تێدرۆس ئەتهانۆم بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەییدا دو ئاماری قوربانیان و توشبوانی ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند.
لە تەوەری دوین بەرنامەکەمانە گفتوگۆ لەسەر پرۆژێک دەکەین کە لە ساڵی 2014ەوە ڕێکخراوی گەشەپێدانی خوێندکاران لە خوێندنگە جیاوازەکانی ناو شاری سلێمانی ئەو پرۆژیان جێبەجێ کردووە کە پرۆژەکە چەند بوارێک لە خۆی دەگرێت. لە بواری یەکەمدا هۆشیاریکردنەوەی و ڕاهێنانی خوێندکاران بۆ ئەوەی بە دوور بن لە مادە هۆشبەرەکان، تەنها مادە هۆشبەرەکان نە، بابەتی کوحولی و نێرگەلە و جگەرە کێشانە و بابەتانەی دیکەشە. هەروەها لەگەڵ پێدانی ئەو ڕێنمایانە ڕێنمایی هاتوچۆش بە خوێندکاران دەگرێت لەگەڵ ڕێنمایی بە دووربوون لە تاوانە بچووکەکان کە لەو ناوەندانی خوێندن ئەنجام نەدرێت. لە ساڵی 2014ەوە ئەم پرۆژیان ئەنجام داوە، سەردانی چەند خوێندنگایەکی جیاوازیان کردووە و تاوەکو ئێستش لە پرۆژەکەیان بەردەوامن. پرۆژەکە ڕێکخراوی گەشەپێدانی خوێندکاران ئەنجامی دەدا بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی. بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆژەیە میوانداری هەرێکە لە بەڕێزان سەرکەوت عەبدولکەریم پسپۆری مادی هۆشبەر و سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی خوێندکاران و بەڕێز مقدەمی هاتوچۆ شێما عەبدولستار لێپرسراوی هۆبەی پلان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی. ڕۆژ باش بەخێربێن. میشه خالمان یەکەمە بێ لەوانە دەستپێ بخێر بێن. شێمان خان، چۆن ئەم بابەتانەی کە پێشکەشیەکەن سەردانی خوێندنگاکانەکەن ئەو ڕێنمایانە تەنها بۆنونە بۆ خوێندنگاکانن باخچەی ساوایانیش ئەگرێتەوە، چیان پێبەخشن ینی لە بابەتەکانە ئەوەی کە بۆنونە لەوانەیە هەرێکێک لە تەمەنەکان جیاواز بێ هەرێکیان ڕێنمایەکانیان پێن. بەسمەوەی کە بیرۆکەیەکە بێت لەسەر پێدانی ڕێنمایەکان چیە ئەگەر بە بینەرانمان بڵێ. زۆر سپاسانەکەم کەم دەرفەتەتان پێ بەخشین کە بتوانین پێناسەیەکی خۆمان بکەین وەکو ڕێکخرا و هەم وەکو کارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆش کە ئەمە یەکەم کاری نییە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ڕووی سەردانیکردنی قوتابخانە و خوێندنگە و زانکۆکان و بڵاوکردنی وشاری هاتوچۆ کە لە پلانەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆماندا هەردەم گرنگی بۆ بوارەدراوە. سەبارەت بە ئەو بابەتانی کە ئێمە بڵاوی دەکەینەوە یاخود ئەو وشارەی کە بڵاوی دەکەینەوە لە ناو خوێندنگەکان باخچەکانی ساوایان زانکۆکان، ئەوەی ڕاستی بێ هەر تەمەنەوە دەبێ بە پێی ئاستی خۆی بە پێی تەمەنەکان دەبێ ئێمە بەرنامە و پرۆگرامیان دانین. وەسمەوەی بە تەمەنەکان ڕێنمایەکان جیاوازن جیاتان کردوێتەوە. ڕێنمایی هاتوچۆ ڕێنمایەکان وەکو بەشەی گشتی باسی ڕێنمایی هاتوچۆ بکەین. ڕێنمایەکانی هاتوچۆ یاساکان خۆی جێگیرە، بەڵام شێوازی گەیاندنی ئەو یاسای ئەو ڕێنمایانە و شێوازی جێبەجێکردنی بۆ نمونەت و شێوازی پەڕێنەوەی شەقامێکە فێری مناڵێکی باخچەی ساوانەکەی شێوازی وانەوتنەکە جیاوازە. جیاوازی دەبێت لەگەڵ مناڵێک یاخود بێت مناڵێک یاخود گەنجێک کە تەمەنێکی هەیە کەوابێ شێوازی وانەوتنەوەکە جیاوازی هەیە، هەروەها گەیاندنی فکرەکە و بیرۆکەکە و جێبەجێکردنی شێوازی جێبەجێکردنی لەیان منداڵەکە دەبێت جیاوازی هەبێ. بۆ نمونە لە کارانی بەکاری هێنی دەبێت جیاواز بن. بەڵێ بۆ نمونە لە باخچەکانی ساوان زیاتر ئێمە گرنگی بە بواری بە شێوازی گۆرانی وتن یاخود بە شێوازی سەماکردن یاخود بە شێوازی کردداری
منداڵەکان فێر دەکەن چۆنیەتی بەکارهێنانی شەقامەکە و چۆنیەتی ڕۆشتن لەسەر شۆستەکان ئەمە جیاوازی هەیە. بەڵام لە خوێندنگاکە ئێمە لە ڕێی کورتە فلیمۆ لە ڕێی داتاشۆ لە ڕێی کۆمەڵە ڕێنماییەوە نیشاندانی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن و بۆ نمونە بەکارهێنانی پشتێنی سەلامەتی بۆ نمونە بەراورد لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی تر ئێمە هەڵەسین بەم کارانە تاکو هەر نەبێنەبێ و شاریەک لای ئەو خوێنکارانە ئەو نەوەی دوا ڕۆژە دروست بکەین کە بتوان بەکارهێنەرێکی تەندروست بن لەبەر ئەوەی ئەوان بمانەوێ نەمانوێ هەم بەکارهێنەری شەقامن لە ڕووی ئەوەی کە پیادە بن یاخۆ سەرنشین بن یاخۆ شۆفێر بن کەوابێ بە شێوەیەکی گشتی ڕێنمایەکانی هاتوچۆ جێگیرە بەڵام گەیاندنی بیرۆکەکان ڕێگەی جیاوازی هەیە و بەرنامەکانیش کە دای دەرێن بەبێ ستاندەری جیهانی دادەرێ. بە لەلانەی هەرێکیان ڕێنماییشی جیاواز بێت چونکە ئێستا منداڵێکی باخچی ساوایان پێویستی بەوە نیانی بۆ نەتوانێت ڕێنمایی پێبێت لەسەر مەسلەی لێخوڕین شۆفێری وەرگرتنی مۆڵەت بەڵام بۆ خوێنکارێکی خوێندنگای ئامادەی ئەو بابەتی پێویستە بێت دواتر دەگەڕێمە بۆ لات هەزەکەم زۆر قسە لەسەر ئەو بابەتە بکەین کاتی خۆی لە وڵاتی سوید دەڵێن بۆ ئەوەی کە بابەتەکانی هاتوچۆ بچەسپێنن چەندیان دەکرد لەگەڵ خەڵکە گەورەکان نیان دەتوانی ینی وەشیارێکی هاتوچۆی تەواو بکەن وتیان ئەمانە با بڕۆن ئەم جیلە لە باخچی ساوایانەوە دەست پێکەین توانیان ئەڵم سیاسایکی گەورە دو سیستەمێکی گەورە دەست پێ بکەین زین ئێوە بەرنامەی لەو شێوەیەتان هەیە بابەتێکی لەو گۆرە گرنگی بە باخچەکان بدرێت دەچمە لای کاکسەر ڕۆژ باش بەخێر بێن هەم کاتێکتان باشستانەکەین حەزەکەم بابەتەکان دابەش بکەم بۆ باتی هاتوچۆکە پرسیار لە قەدەم شەیماکەم بۆ بابەتی ڕوبەڕوونەی مادە هۆشبەرەکان بە حکوی کە بەڕێستان هەپسپۆریشتان لەو بوارەدا هەیە پرسیار لە بەڕێستان بکەم ئەم بابەتانەتان بۆ هێناوەتە ناو خوێندنگاکان یعنی لە ناو خوێندنگاکان ئەم هەترسیمان هەیە لەسەرەوەی کە خوێنکارمان هەبێت توشبووی مادەی هۆشبەرەکان بێ دەستە خۆش بێت ئەوەی ڕاستی بێ ئەم بەرنامەژەمان دانات کە هەستەکەین کە لە خوێندنگاکانە بەڵێ دیادانە ڕوویەوە لە هەندی خوێندنگاکان ڕوویەوە هەندێکیان با بڵێن شتی بەسیتیان بەکارهێناوە بەڵام بەبێوی بزانن کە ئەمە تاوانە یعنی بڵێن لە بەراعەتی خۆیانەوە بۆ هەندێک قوتابی هەیە کە چێتە شوێنێکەوانێ با بە کورتەکەی لە دەرگاکە بین هەندێک کەسێ نێرگەلە بەکارێنێ لە ناو نێرگەلەکە ئەم مادەی تێکراوە چکە جاری وای هەیە لە قوتابەکە پرسین خۆم پرسیارم لێکردوون ئەڵەمە مەساڵای زۆر خۆشە مێشکە سافەکە وتم باشە کوڕم کە ئەزانیست مێشکە بۆ سافیەکە بۆچی شەربەتێکی خۆی سافی ناکە بۆ سافیەکە دیارە مشتێکی تیا هەیە ئەمە هۆکارێکی بۆی کە وا لێ بکە زیاتر بچی بۆ نێرگەلە هەیە بە 30,000 بۆ نێرگەلە هەیە بە 30,000 ئینسان خۆتان وەڵامی خۆتان بنەوانێ یعنی بەداخەوە کە ئەمە خەریکە زۆر ئەبێت ئیتر لەبەرەوە بڵین کۆبنەوەمان کرد من زۆر سوپاسی ئەمید جەلالەکەم هاتین چون لەگەڵ پەرۆدەکانە کۆبوونەوەمان کرد و هینەم بەرزکردەوانێ بۆ قوتابخانەکان و بۆ زایتر بێ کە پێویستە لە گەنجان و قوتابیان دەست پێکەن ڕۆشنیانکەینەوە کە ئەمە دێت ترس ناگەن چکە بەڕاستی ینی کۆمەڵگەی ئێمە قوتابی گەنجەکان قوتابی جوانەکانمان تا ئەم چ کەساتەش نازن کە تاوانە قانونی عێراقی و حکومەتی هەرێم ریاسایەکی هەیە ئەو کەسی بەکاری ئێهێنێ ئەو کەسی کە بەکاری بێت هەردووچەند تاوانبارن هەردووچەند یاساکە یانگرێتەوانێ ئێمە لەبەر داواکانی لە گەنجەکانمان لە قوتابەکان کە دوور بن لەو بابەتێکە ماڵیان وێران کرێ بابەتێکە یعنی ئەبێت تو لە سەرەتای گەنجەتی جوان تە پێڵن بەهاری ژیان تو لە بەهاری ژیان تە بم مادە خراپە ژیانت تەدمیرکەیت لە باری کۆمەڵاتیەوە لە باری اقتصادیەوە لە زۆر باری ترەوانێ ئەو کەسی وێران ئەبێت دەکەرم وڵاتان پامێرمان تەها لە سەر هێڵەت ئەو وەرەگرین و دواتر قسە لەسەر زیاتر لەسەر تەوەرەکەکەین تا ڕۆژ باش کە بە شوێکی ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمانای هەزەکەم سەرەتا ڕەبتی بکەمەوە بەو تەوەرەی خۆمان بابەتی لەو شێوەیە هەیە لە پارێزگای هەولێر ڕێکخراوی لەو شێوەیە یاخود بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی پارێزگای هەولێر خۆیان ڕێنمایی لەو شێوانەیە سەردانی خوێندنگاکان بکەن ناوەندەکانی خوێندن بکەن باخچەی ساوایان زانکۆ پەیمانکاکان بۆ ئەوەی چ ڕێنمایی هاتوچۆ بێت چ ڕێنمایی دوور بێت لە مادە هۆشبەرەکان لەو بابەتانەیە و زانیارەکانی ڕۆژیش لە هەولێر چین. بەڵێ ڕێبین بڵێ وەکو ئاماژ بکردارە لە هەولێریش لە ساڵیادی هاتوچۆی زیانی چەندین ساڵاچی بەڕێوەچوو و چەندین نوێنەری خوێندنگا و نوێنەری شارەوانی و نوێنەری وەزارەتە پەیوەنددارەکان و بەڕێوەبەراتەکانیان کۆ کردەوە دیارە چەندی ڕێنمایی پێویستیان خستە ڕوو بۆ بەتایبەتی لە خوێندنگاکان و لە کاتی پەڕینەوە و هەروەها ئەو نەخۆشی یاخود ئەو ئالوودەبوونانەی کە یەخەی خوێندکاران دەگرێت بەڵێ چەندین ساڵاچی بەڕێوەچۆوە ڕێنمایی پۆستەراتی پێویستیان
ئەنجامداوە یاخود ئامادە کردووە و دابەشیان کردووە بەسەر بەڕێوەبەراتەکانی پەروەردە یاخود خوێندنگاکان بەڵام ئەوانگلەیان لەوە هەیە کە وەکو پێویستە و ڕێنمایانەی ئەوان جێبەجێ ناکرێ وەکو بەڕێوەبەراتی زار ئاماژە بۆ دەکات کە ئەرکەکە تەنها لەسەر ئەوان نییە بەڵکو پێویستە بەڕێوەبەراتەکانی دیکە وەکو شارەوانی و تەندروستی و تەنانەت ژینگە و وەزارەتی ناخۆ بەگشتی هاوکاریان نییە وەکو پێویست کە بتان ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن کە پێویستی بە دەستە جەمعی هەیە سەبارەت بە بابەتەکانی ڕۆژ ئەمڕۆ لە سنووری پارێزگای هەولێر دیارە دوو خۆپشاندان بەڕێوە دەچێ بڕیارە لە پشتمەوە کە ئەنجومەنی دادوەریە ژمارەیەک لە کەسوکاری زیندانیانی گەورانی هەولێر گرنگولەوەکی ناڕزایی ئەنجام بدەن دوای کە لە ماوەی ڕابردوو چەندین جار ناڕزاییان دەربڕیوە بۆ پێیکە بەشێک لە کەسوکارەکانیان ماوەی یاساییان تەواو بووە و هەر بەندن و هەروە ئازاد ناکرێن بۆیە دەیانەوێت دەنجی خۆیان بگەین ئەنجومەنی دادوەری بۆەوەی کە ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت کە بە پێی یاسا ئەوان بند کراون لەلایەشتریشەوە لە بەردەم ئەنجومەنی یاخود لە بەردەم وەزارەتی شارەوانی بە ئەماشەوە گرنگولەوەکی ناڕزایی هەیە بەشێک لە هاوڵاتیانی سنووری هەولێر و شارەکانی دیکەش لە کاتی شەڕی ناخۆ دیارە زەوی و خان و مڵک و ماڵیان داگیر کراوە ئەوان داواکارن قەرەبوو بکرێنەوە تاکو ئێستا بەشێک لەو زەوی زار و مڵک و ماڵیان داگیر کراوە دەست بەسەر کراوە و قەرەبوو نەکراینەوە ئەوان لەو خۆپشاندا و گربنەوەیە کە پێشتری جارشکان زامیاندا بوو و یاداشتیاندا بۆ لایەنە پەیوەنددارەکان بەڵام تاکو ئێستا وەڵامێکی پێویستیان وەرنەگرتووە هەر سەبارەت بە کار و چالێکەکان دیارە دوێنێ وەزارەتی دارایی بڕیاری دەکات 5,000 مامۆستای گرێبەست دامەزرێنی کە دیارە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە پێشتریش ئەنجومەنی وەزیران ڕێنمایەکانی ئاراستەی وەزارەت دارایی کردبوو بۆی هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە بکەن و بڕیارە ڕێشوێنەکان بەڕێوە بچێت و ئەو 5,000 مامۆستای کە ماوەیەکی زۆر ئەوانیش داواکاری ئاراستەی حکوومەت دەکەن بۆەوەی کە ئەو داواکاریانیان جێبەجێ بکرێت بامە شێوە دیارە ئەمڕۆ بڕیارە وەزارەتی بازرگانی کە بە کاراکردنەوەی ژمارەیەک لە کارگاکان ڕابگەێنێ کە لە ماوەی ڕابردوو داخراون بە چەندین هۆکار بۆیە ئەمڕۆ دیارە هەوڵ دەدات لێدوان بۆ دەستگەکانی ڕاگەیاندن بدات بۆی کە شێوازی بەگرخستنەوەی کارگەکان کە زۆر زاگرەی لەسەر بوو کە کارگەکان لە قەیرانی دارایی داخراون و دیار وەزارەتی دارایی پلانێکی هەیە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان ئەو کارگانە بەگەر بخاتەوە ئەوە چەند زانیارێک بوو ئەگەیەوە پرسیارێکتان دەبێت سوپاسان دەکەین تەها پامنێرمان لەو لێرەوە زۆر سپاس کە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نەبووی سپاس بۆ زانیارەکانت دەگەڕێمەوە بۆ گفتوگۆکردنە سەرتەوەرەکەمان قدم شێما ئەو بابەتی کە باسم کرد ینی زۆر کەس چاوی لەوەیە کە لە باخچەی ساوایان بە تایبەتی بۆ دواتریش لە قۆناغی بنەڕەتی لە یەک تاوەکو شەش ئەوانە نەوەیەکی تەندروست پەروەردە بکەیت لەو بوارەیە ئێوە چەند هەوڵتان ناوە ینی ئەم بابەتی لە ناو باخچەی ساوایان و لە ناو خوێندنگاکان بچەسپێنن بە تایبەتی هەوڵبان لەگەڵ وەزارەتی پەروەردەکە پرۆگرامێکی تایبەت یان بابەتێکی تایبەت ئەوە هەبێت بۆ ئەوەی کە نەوەیەکی هۆشیاری تەندروستمان هەبێت لە بواری هاتووچوە زۆر سپاس بە دڵنیایەوانە تۆ ئەگەر بتوێ کار لەسەر هەموو کۆمەڵگای بکەی ئەبێت لە منداڵانەوە دەست پێ بکەی منداڵان لەبەرەوەی وەرگریکی باشن و لەبەر ئەوەی لە گەشەیان و لە دواڕۆژە کۆنتاکتیان ئەبێ لەگەڵ ئەو بابەتانی کە بۆیان باسەکەی خۆشبەختانە بەڕێوەبەراتی هاتووشێ پارێزگای سلێمانی کە هەستاوە بە جێبەجێکردنی کۆمەڵە پرۆژە ئەم بابەتی وانەوتنەوە و ئەم سەردانیکردنی قوتابخانەکان یەکەم پرۆژنێک کە بەڕێوەبەراتی هاتووشە هەڵەسێپی لە ساڵانی پێشوشدا ئەمە هەبووە سەردانی هەبووە چالاکیمان هەبووە پۆستەرات هەبووە نامیلکە بڵاوکردنەوەی پێویستم قەدەم شێمانی لەوانەیە لە ساڵێکە ئەوە یەکجار بتوان سەردانی باخچەی چۆنە بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی بە خۆشحاڵیەوە زۆر دڵخۆشم بەوەی کە سەرجەم بەڕێوەبەرەکان کە هاتوون بڵێم پۆستی بەڕێوەبەریان وەرگتووە هاوکاری بەڕێوەبەرێتی بەشی ڕاگەیاندن بوون ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی هاتوچۆ ئێمە رادیۆمان هەیە بەرنامەی تەلەڤیزیۆنیمان هەیە هەروە بێتەوانێ ئەگەر سەردانی پێم خۆش بوو سەردانێکی مەیدانیتان هەبێ بۆ بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی کە جەناحێکی خاصمان هەیە
یعنی بەشێکی تایبەتمان داناوە داتاشۆی تایە و ڕۆژانە باخچەی ساوایان قوتابخانەکان سەردانیمان دەکەن ئێتر بە شێوازی تەندروست و بە پێستاندارە جیهانیەکان وانەکان دەوترێتوانی و ڕێنمایی و شاری هاتوچۆ بڵاو دەکرێتەوە. باشە مەسمانی لە ساڵێکە باخچەیەکی ساوایان ئەگەر ئێوە سەردانیان بکەنی ئەوان سەردانی ئێوە بکەن لە یەک جار زیاتر یان دوو جار کیفایەتە بۆ ئەوەی کە ئەم ڕێنمایانە بچەسپێنرێت ئەگەر بێتە سەرباری حەقەت نەخێر لەبەر ئەوەی ئەم منداڵە یاخود ئەم خوێنکارە بیرچوونەوەی هەیە یاخود ئەو ڕێنمایی کە وەرەگرێت بەڵێ کاریگەری هەیە لەسەر دەرونی لەسەر مێشکی ئەو منداڵە کە ئەو ڕێنمایی وەرگتووە بەڵام لەوانەیە لەسەر شەقامەکە تووشی ڕووداوێکتر بێت کە نەزانێت چارەسەرەکەی بکە. بۆ نمونە دەبێت لەم حاڵەتەیە خێزانەکان تاواکەری ئەم کارە بن. من دەبێت ڕێنمایی منداڵەکەم کەم کەوابێت گەورەکانیش پێویستیان بە وشارکردنەوەیە. لە پانێڵێکمان ئەنجامدا بە سەرپەرشتی بەڕێز کاک ئەمید فەریدون بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ڕۆژی قوربانیانی هاتوچۆ خۆشبەختانە تەرحی ئەوە کرا کە بابەتی هاتوچۆ بکرێتە مەنهەجێک وەکو چۆن بابەتی مەدەنی دەخوێنرێ یاخود جینۆسای دەخوێنرێ لە قوتابخانەکان یاخود چۆن وەکو بابەتێکی زانست یاخود بیرکاری دەخوێنرێ بە ئەمەش هەبێت لە قوتابخانەکانە. بەڵام پرۆگرامێکی تێر و تەسەل داڕشنی پرۆگرامێک لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیانی وەزارەتی پەروەردە دەبێ هەستی بۆ کارە. بۆ پرۆگرامەکە داناڕێژن و پێشکەشی ئەوانی کەم بڵێن بیخەنەوە کارەکە هەمەلایەنە کاتێک کە ئێمە پرۆگرامێک دانین دەبێت لیژنەیەکی مختص هەبێ ئەو لیژنە مختصە داڕشنی ئەو پرۆگرامە بە شێوازێکی زانستی کە خوێنکارەکان بتوان بە پێی قۆناغەکان و پێی ئاستەکانی تەمەنیان بیخوێنن کەوابێ ئەبێ وەزارەتی پەروەردەش بەشداری بکە لە هەمان کات ئەمەش بودجێ پێویستە چاپکردنی کتێب یاخود نامیلکە یاخود وتنەوەی ئەو وانانە ئەو کاتە لە ئەسوی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەرەچێتە وەزارەتی پەروەردە بێ کەسی شارەزا هەبێت لە مەسەلەی بەتایبەتی ئەو خوێندنگانەی کە کەوتونەتە سەر شەقامە گشتیەکان بابەتی پەڕینەوەی هاتوچۆ ئەم بابەتانە لەوانەیە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ توانایەتان نەبێ پۆلیسێکی مرور لە هەر خوێندنگایەک دابنێن پێشتر سیستمێک هەبوو لەوەی کە کەسێکە باڵا بەس بووە و لە هەمویان گەورەتر بووە دا ئەندرا کە هەندێک ڕێنمایی دواتر ئەو وایە کردیانە بوو بۆ پۆلیسی هاتوچۆ لە بەردەم دەرگاکەیە وەکو قائیدێک ئێستا ئەو بابەتە ماوە یان هەوڵان ئەو بابەتت زیاتر بکەن بۆ ئەوەی کە تووشی گرفتی هاتوچۆ نەبن و منداڵانە بەنسبەت ئەوەی جەنابەت باسیەکەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەوەی توانیوێتی چارەسەری هەنووکەی یعنی داناوە بۆ ئەو خوێنەرگانەی کە لەسەر شەقامەکان بۆ نمونە شوێنێ پێویستی کردبێت تاسەی بۆ داناوە دراسە کراوە لەلایەن ئەندازی تاسێکی نییە ینی من خۆم بینی ومە سیارە هەیە بە تایبەتی گەنجەکانمان کەم سیارە مۆدیل تازانە تاسە هەر ناخوێن بەدڵنیاوە کێشەکەوەی بەکارهێنەری ئۆتۆمبیلەکانمان ئەتوانم بڵێم زۆر باش نین لە ڕووی بەکارهێناوی گوێ نادەن بە یاساگلێشەر دوای ڕوبڕوویەوە بێتەوە زانی چۆنە بە من یەک شتێ پێ بڵم بڵێ ئێمە مۆڵەت دەبەخشین بۆ کەس بە پێی یاساکان پابندە بەڵام لە کاتی شۆفێریە ئەبێ ئەو مرۆڤە خۆی ڕەقیب بێ بەسەر خۆیوانی ناکرێت و لەگەڵ هەموو کەسێکدا زۆر لەوانەیە لە بابەتەکەمان دەرچین بەڵام بابەتێکەیە کەم و کورتێکی گەورە لە یاساکە هەیە لەوانەیە بۆ نمونە من زۆر جا مخالەفە بینم پۆلیسێکی هاتوچۆ بە بەرچای ئەوە مخالەفاکە کرێ قسە ناکات ئەمە یەکێک لە تێپەڕێ دوو مۆڵەتی هاتوچۆ وەرگرتنەوە لای ئێمە نییە ینی بەدەگمەنە کەسێکە بڵێ ئێمە مۆڵەتەکەی لێوەرگیراوەتەوە لەبەرەوەی مادەی هۆشبەری خواردووە یا مەشروبی خواردووە یا مخالەفەیەکی گەورەی کردو ئەمان هەمووی خەلەل نین بەڕێزم ئێمە بەپێی یاسای 86 کارەکەین تا ئەم کاتەکە یاسایەک بوو لە کاتێکا دەرچووکە عێراق لە فەوزایەکە بوو ئێستا یاسایەکی نوێمان هەیە کە لەلایەن پەرلەمانی عێراقیەوە مسادقە کراوە و قەرار وایە کە پاشوی خوێندنەوەی بۆ بکرێت لە پەرلەمان بچێتە بواری جێبەجێکردن کە زۆر لەو کێشانە چارەسەر دەکەن بیرمێ ساڵی پار میوانێکم هەبوو هەماشت قسەمان کرد تا ئێستا نەگەشتە پەرلەمان خوێندنەوەی بۆ نەکرا دەسەڵاتی ئێمە سوڵتەیەکی تەنفیزیم ئێمە یاسا جێبەجێ ئەەکەین یاسا لەسەر و خۆمان و تەشریعکرێ کەوابێ هەتاوەکو سەر و خۆمان هەتا پەرلەمان هەتا سەرۆکایەتی حکومەتوان ببنە فشاریش
فشارەکان چۆن ئێمە فشارەکانی بەڕێوەبەرەتی هاتووشو ئەوەیە کە سپاس بۆ هەوڵ و ماندووبوونی هەموو لایەکە ئێستا ئامێرێکمان هەیە PDI لەوە هەنێ بەڕێزت مخالفەیە بکە لەسەر شەقامەکە بە دڵنیایەوە جەنابەت وازانی کەس تێبینی و ناکە بەڵام ئێمە تەنانەت لە پاش دەوامی فەرمی خۆشمان ئەو ئامێرەمان پێیە بۆ چۆن بڵێ هەموو چاودێری شەقام دەکرێت و ئەفسەرمان هەیە لە پاش کۆتایی دەوامی فەرمی خۆی یاخود مەفرەزەکان تێبینی خۆیان دەنووسنەوە ئۆتۆمبیلانە تۆمار دەکەن کاتێک کە مخالفەیەکەکە بۆ نمونە لێدانی هێمایەکەکە زەربی ئیشارەکە لەو حاڵتە ئێمە بە تێبینی دەینووسین و سزای خۆی سەرپێچەکەی بۆ ئەەکەین سزاکە بە پیوادارم وابێت ئێمە لەناو واقعی کارەکەیان ئێمە لەناو واقعی کارەکەیان مەسلێکی شەیەڵە ئەهل مەکەتی ئەدرا بشیعابها خەڵکی مەکە چیاکان باشتر ئەزان ئێمە خۆمان ناو کارەکەیان ڕۆژانە هەتاوکو ئەچین بۆ داوامی فەرمی خۆمان لەوانە بڵێن میوانەکەی گەڕێمە بۆ لای کاسەرکەوت بەس بابەت بەسەر بابەت ئەگەڕێتەوە میوانەکەی پێشومان باسی ئەوەی کرد کە ڕێژەی توشبوونی شێرپەنجە زۆر بووە بە تایبەتی لە نێو مناڵان یەکێک لە بابەتەکان کە تاوکو ئێستا هەر ئەم هەفتەی پێشوەش لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەرنامەیەک لەسەر ئەوە کراکە ئەم هەندێک بابەت هەیە لە ناو ئۆتۆمبیلەکانێ نەیگۆڕن دووکەڵی زۆرەکان فلتەرەکان ناهێڵن ئەمانە من خۆم بە چاوی خۆم ینی چەندین جار نەک جارێک 2 3 4 نەبووە ینی زۆربەی کات ئەمەم بینیوە ئۆتۆمبیلەکە دووکەڵی دنیا کات لەگەڵ ئەوە ینی کێشەکەی زۆر لە زیادی خۆی هەڵگرتو ئۆتۆمبیلەکە ڕۆژ لە ڕۆژان پۆلیسێکی هاتوچۆ یاخود ڕائیدێک ملازمێک کەسێکی هاتوچۆم نەبینی هەر بە بەرچاوی خۆیەت یانی یا لە فولکەکە وەستاوە یا ئۆتۆمبیلەکەی ئەو وەکو ئۆتۆمبیلەکەی من دووکەڵ ئەکرێ بەسەریا ئەنی ئەمە لە بەسیترین بابەت هەتاوەکو مخالفەکانی دیکە نبینم ینی بکەن قسە لەسەر و بابەتەکەی زیاتر بوورە بۆی کاتەکە دابشکەم گەڕێمە بۆ لای کاکسەرکەوت لەو بابەتانەی کە باست کرد ینی بەشێکی پەیوەندی بە ڕێنماییدان و هۆشیاریدانە لەناو گەنجەکانمان بەڵام بابەتێکی دیکەی مەترسیدار هەیە ئێستا گەنجەکانمان هەڵە خەڵەتێنرێن لەوەی کە بەڕووڕووی مادە هۆشبەرەکانە بنوێ بەڕووڕووی مادە کحولیەکان یاجگەرە کێشان یاخود ئێستا دیاردەیەک زۆر باسی لێ دەکرێت لە بینی دوو کەوانە من کە شتێکم وتۆکو ڕاگەاندە بەرپرس بم لی من خۆمەکو خۆم بەڵگەم دەست نەکەوتۆ بەڵام باسی لێ دەکرێت لە هەندێک لە کافتریاکان مادەی هۆشبەر لەگەڵ نێرگەلەکان بەکارهێنن ئەمە تا چەند ڕاستە دەستی خۆش بێ وڵی ڕاستە چکە بڵێم راپۆرتانێکی پێشش کراوە تایە بووە و چەندین هینی کافیەکە ئەوەی بەکارێنراوە داخراوە سزای خۆش وەرگرتووە من لێرە سپاسی ئاساییژەکەم بەڕاستی وەکو چاوی هین بەسەریانەوەیە و دایمی خۆ ئەشگەڕین بەسەریانەوە بەس من بە گەنجەکان ئەڵێم وەکو جاری پێشوو بەسم کرد هەر خۆیان لە خۆیان پرسن بۆ ئەو نرگەلەی بە 30,000 بۆ بە 30,000 دیار ئەمە هۆکارێکی بۆ خرامەڵ نازانڵێ فرێش و ئەمە وشەیەک نییە بەنای فرێش وشەیەک نییە بەنای فرێش کاتێک ئەوەی تێخن ئەو مادەی ئەکەنە نایوانە ئەو کەسە ینی خود ئەنواعی هەیە مادی هۆشبەر هەیە بەرزکەرەوە هەیە نزمکەرەوە هەیە مەسەن وای لەکە لە خۆی هەست بە خۆشیە بکات کاتێک کە تۆ ئەو شتە بەکارێنی ئەبێ لە خۆت پرسی من بۆچی ئەو شەبەتا خۆم هەست بۆ خۆشی ناکەم هەست خۆشیکی تایبەتی ئەیە یعنی ئینفعالێکیاتی لە کەسێکەکە کەسێکی تر بەدبەختەکە لە خواردنەوەی مادە کحولیەکانی شەهر وایە قوربانجان هەروایە بەڵام مادەی کحولی خەتەرێکی کەمترە وەک لە مادی هۆشبەر مادی هۆشبەر یەکسەر ڕێک تەدمیری مێشک و گوچیل گەری ئەەکە بەسەریعی بەڵام مادە کحولی تەرجیع ناکەم بەڵام ڕێژەی مەدەی کحولی ڕێژەکەی کەمترە بەڵام بەداخەوە ئێستا کێشێکی شێ لە مرورە ئەکە لە ئەزمرێتە خوارەوە کابرا سەرێکە سەرخۆشە جیازەکەی پێ لە شانسا بێ خەت سەرێکە نسبەتی کحولەکەی بەرزە سزای خۆی وەرگێت بەڵام مادی هۆشبەر کاتێکە حەبی ترامەدۆڵەکە یا شتەکەی مادەکانی تر بەنای نێڵین بەکارهێنێ سەیرێکی نازانێت کابرا گێژە و بێهۆشە و مخالفە ئەکا زیگزاکە بەناو سیارەکانە جیازەکەی لە نییە ئیلا بدانێن مختبەری شومان نیە مەجلۆ سێتەرانە خوێنەکەی بێفاسیکە بڵێن ئایم کابرا تا چڕادێک چی بەکارهێنە بۆچی ئەوە هۆشی خۆی لەدەستداوە جا من هەر پێش ڕاستکردنەوە بە قسەکەی جەنابیان هەر لە 2014 بەڕێوەبەر تێچوو زۆر ڕێکوپێک لەگەڵمانە کۆنتاکت من هەبووە ئەو ڕایەت ژین ئەهات لەگەڵ ڕایەتی من کە بەدەوام لەگەڵمان بوون مادی هۆشبەر و بەڕێوەبەر چ دوو شتن بێکەوانێ ئەو کەسی پرسیارەکان ئەوە بێت چۆن ئەم کۆنتاکتە لە بینی هەردووتان دروست کراوە لەبەرەوەی کە واقعی شتەکە وا بووە کەسی کێتە خوارێ لە سێرەنگایەکە بێت ئەخواتەوانێ پەیوەندی بەرنامەکەی ئێمەوە مادی هۆشبەر ئیتر مادی هۆشبەر هەش شتێک هۆشت لە دەستدا پێڵە مادی هۆشبەر ئیتر کحولیات بێ ئەگەر مادەکانی کۆکاین و مشتەقاتەکانی تر بێت
باشە ئەمە تەنها لە ناو خوێندنگاکان ئەم بابەتە باسەکەن بەستیشمانی ئەوم پێ بڵێ یعنی بڕوا ناکەم پێویستی بۆ هەبێ کە بچنە ناو ئەو بەشەی ئێستا خوێندنگا بنەڕەتەکان جیاکراوەتەوە قۆناغی یەک تاوەکو شەش ئەنێ ئەو پێویستیتان بۆ ڕێنمایی نەبێت لە ناو خوێندنگاکان دوای ئەوە لە ناو هەڵتان ناوە بچنە ناو زانکۆ پەیمانگاکانیش نە هەڵمان ناو ئێمە بەرنامێژ بەدەستمانەوە لە بڵێنە ناوەندی و ئامادی و پەیمانگە و زانکۆکان کە تۆ ڕێنمایی کۆمەلگاکی ئەبێ لە مناڵەکانەوە دەست پێ بکەیت ئەبێ پیان تیانگەین وەکو جاری پێشوو باسم کرد کێشەکەمان ئەوەیە کە کەسی کە بەکارینە نازانێت تاوانبارە من لێرە دەمەخەمەدەن یانە لێرە ڕێیانتی یەکەم ئەم کاکی ژەم لە یاسای قانونی عێراق و حکومەتی هەرێمە ئەم شتە نەخوازرەوە ئەم شتە یاسای خۆی هەیە تۆ گەنجێکی جوانی بۆچی سزا بدەری بچیتە سیژنەوەوانێ تا دنیایەکی تر ئەبینی کاتم زۆر نەماوە چی بکەین بۆ ئەوەی ئەم بابەتان یعنی ئەوە هەمومانەی بینی لە هەموو شوێنەکانەوەی هاوارەکە کە ئەم بابەتی مادەی هۆشبەرە بەداخوانی ڕۆژ بە ڕۆژ لاتاکان زیاترە بێت چی بکەین بۆ ئەمە کەم بکەین و قسێکیش لەسەر یاساکە بکەین ئێستا وەزان یاساکە لە پەرلەمانی کوردستانە بەڵام تاکو ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە دەستی خۆش بێ قسەکە زۆر جوانە ئێمە لێرە دائیمە خۆل چ لە خوێندکارەکانەوە چ لە جەریدەکانەوە چ لە پانێڵەکانەوە بێ داواکارین لە دایک و باوکان ئاگاداری مناڵەکانیان بن بەداخەوە سەر لە کەلاوەکانە لە کۆڵانەکانی پشتەوانێ فێربوون مناڵەکان نێرگەلە ئەبن لەگەڵ خۆیانە بەکارێنم خۆم چەندین جار ڕوبەڕوویەوە بوومەتەوانێ لیان تۆڕاون سەرکی پیان ناخۆشم کاکە تەمەنەکەتی ئەوەی نێرگەلە پێشی یعنی هاتوون ماڵێکی تەستەوەرکم لە لیشم تەوەستە بێکی ناوەندی بێ سەرێکی نێرگەلەکەی بەدەستەوەی ئەبێ ئەو دایک و باوکە بێت کێتە ماڵەکەیت مناڵەکەیتە ماڵوانێ کە بوونی دووکڵی جگەرەکە یا بوونی نیکۆتینەکە یەت بەستێری ئەبێ لێپرسنەوەی لەگەڵا بکەیت تۆ لە ساعات ئەوە بۆ ئەوە لە کوێ بیت یا خود بڵێن بەداخەوە گەنجمان هەیە تا دەرمیانێکی شۆ لە دەرەوەن بۆچی لە دەرەوەن دایم خۆی هاوڕێ من پیان ئەڵم هاوڕێ ئەو هاوڕێک کە هەڵێ بژێری بزانێت چۆنە ئەو دایک و باوکە بێ ئەگەداری هاوڕێک مناڵەکانە بزان هاوڕەکە چییە چکە کە پێ دەڵم فڵان کەس چیە بزانە هاوڕەکە چییە بەداخەوە زۆر کێسمان لە بەس بەنامێژەکەتان کەمە بەداخەوە ناتوانین زۆرشت باسکەین زۆر جار هاوڕێکی خۆی تێوە گلانەوە مەسەن هاوڕێک کە بۆ کەسێک کە بوو لە دووسەر دوکانەکەی باشی بۆ جگەری فرۆشتووە کەسێکی تر هاتووە دەوردە لەو بابەتە ئیشی کردووە ئیتر ئەم باوکی هاتوو توانێ ڕۆتیشنیان کردووە کە باوکی هاتوو توانێت مەسە ئەم کابرای جگەری یاوتی پارەکەی نێوە وتێتی وڵا پارەم نێوە شتێکە دێمێ بیخۆ بێتاقەت نەبی ئەمە کێسێکی ڕاستەقینە کە ڕوویەوە ئێستا ئەو کەسەش لە سیژنە ئەو کوڕە گەنجە قۆزەی وا لێ کرد کە ئەیش فێری مادی خۆشبەر بێ وتی ئەتۆمە بەکاربێنمە زۆر لە جگەرەکە زۆر خۆشتر باشترە بۆی خستە جگەرەکە و بەکارهێنە ئەو مناڵداماوەش ئالوودەی بوو بەبێ ئەوی بزانێت کە چێ دوای پێوتوەرێ خشتە زۆر خۆش بوو چی بوو مشکی صاف کردم تێڵاوی حەشیشە حیاتەکەیە يعني ئێمە داواکارین لە خەڵکان ئاگاداری خۆیان بن هەر لە خۆیانەوە شت لە خەڵق وەرمەگرن حتا مەسەن شتێکی زۆر بساد و ساکاری ئەم گوڵێک لەم ئەخیرا ڕوویە یاتی بەکسەکەی بەو مادەی خستر بێهۆشی کردو تووشی کارەساتی کردووە لەبەر داواکارم لەم کەس ئاگاداری خۆی بێ یعنی ئەم بەڵایە خەریکی بەسەمان بەریوە دایک و باوکەن گەنجان قوتابێن من داوا لە خراوەکان تر داوایان لێکم با بێن لەگەڵمانە قوتابخانەکان زۆر سۆرن بەڕاستی من بەتەنیا فریان ناکەین ئەبێ ئەم هۆشداری بینن بۆ هەموو قوتابیان و گەنجان زۆر سپاسی خۆم شەیمان وەکو یەک دقیقە کەمتر کاتمان ماوە چی بکەین بۆ ئەوەی نەوەیەکی تەندروستی باشمان هەبێت لە بابەتی هۆشیاری هاتوچۆیان تەنها ئەم بابەتەی خۆت گوتت ینی پێویستیمان بە پرۆگرامێکی تایبەت هەیە چی بکەین بۆ نمونە لە حاڵەتێکی دیکە یاساکانی هاتوچۆ بە شێوازێکی دیکە دابڕژێن لە پەرلەمانی کوردستانی خۆمان بە یاسایەک دەربچێت بۆ چاوەڕێی پەرلەمانی بەغدا بکەین ئەگەرکو دو قسە شتێک سەبارەت بە یاساکە وەکو باسم کردەوە پەرلەمانی کوردستان و جیهە تەشریعەکان دەبێت بڕیار دەربن لەو بارە بە پشبەستن بە زانیاری و بە ئەو کەسانی کە لە بوارەکە کارەکەم سەبارەت بە بڵاوکردنەوەی وشیاری هاتوچۆش بەدڵنیام پێتەڵێم ئەم کارە تەنها لە ئەستۆی بەڕێوەبەراتی هاتوچۆ نییە لە ئەستۆی ڕێکخراوێک نییە کە بە کۆمەڵی توانێت سنووردار کە بە کۆمەڵێ کەسانی خۆبەخش و لە خۆبردەی کە بەبێ بەرامبەر بە هەستکردن بە لێپرسراوێتی بە دڵسۆزی بۆ نەوەکانیان هەڵدەسن بەم کارە تەنها بەمە کارەکە جێبەجێ نابێت دەبێت هەمومان دایکان باوکان مامۆستایان شۆفێران
پیادەکان داواتان لێ ئەەکەم کە هەر هەموو پابندی یاساکان من ئەگەر یاساکانیشمان کەم و کوڕیتیابێ داواتان لێ ئەەکەم لە ڕێی ڕێکخراوەکانەوە لە ڕێی سەردانیکردنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە سایتەکانمان دائمە لە خزمەتی هاوڵاتانە پێشنیارتان چییە داواتان چییە بیخەنە ڕوو داوا لە مامۆسای خوێندنگاکانەکەم هەر نەبێ ئەو ڕوحێتتان تیابێ کە هاوکاری مناڵەکان بکەن لە ڕووی پەڕینەوە لە ڕووی کە وشاریەکیان پێ بەخشی لە ڕووی ئەوەی کە با ئێمە لەوانەیە فریانەکەی بچینە قوتابخانەیە کەوانێ بەڵام لە هەمان کاتە لە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بە بەردەوامی وانە دەوترێتەوە تەنانەت وایلاتۆ قاعەکەشمان کە هۆڵێکی تایبەتە بۆ بڵێن کۆنفرانس و کارەکانی کارمەندانە بەسەرا لەوێ شوانە دەوترێتەوەوانێ بە حکمەوەی ئەو شوێنی کە دابین کراوە شوێنێکمان هەیە بۆ باخچەی ساوایان تەنانەت هۆڵەکانیش بەکارێن کەوابێ ئەم کارە پابندە بە ژیانی ڕۆژانی هەمومانەوانێ بەڕێکخراوێک و بە بەڕێوەبەرایەتی خێزانەکانیشانی من ئەگەر باوکێک بم خۆم بەستمەوە لە ئۆتۆمبیلەکە فێری مناڵەکەم مۆبایلەکە بەکارنهێنم فێری مناڵەکەمەکەم پابندی یاساکان بە فێری مناڵەکەمەکەم ئەم بابەتانە زۆرتر هەڵەگرێرانی کاتی زیاترمانە ئیشەڵڵا حتمما کۆنتاکتمانە بێ لەم بابەتە گرنگانە زۆر سپاس بۆ یەکە لە بەڕێزان قەدەم شەیمە عەبدولستار لێپستای هۆبەی پلان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و بەڕێز سەرکەوت عەبدولکەریم پسپۆری مادەی هۆشبەر و سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی خوێندکاران زۆر سپاس و دەستان خۆش بێ و ماندوو نەبن کارێکی گەورە و بابەتێکی گەورەتان لەسەر شانە بێدانی و ڕێنمایی لەو شوێنانەیە زۆر سپاس سەرکەوتوو بەهۆی بەڕێش دەچینە لای هاوکارمان ئەحمەد ئیسماعیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانایە. ئەحمەد ڕۆژ باش زانیارەکانی ڕۆژ لە سلێمانی چین ئەمڕۆ و چالاکی و بابەتانی کە لە سلێمانی هەن چین بەڵێ ڕێبی نەمکاتی ئەو بینەران باشتر سڵاوتان لێبێت دیارە چالاکی جۆراوجۆر و جیاواز لە شاری سلێمانی بە شێوی بەردەوام هەیە ئەگەر باسی ئەوە بکەین کە چالاکیەکانی ئەمڕۆ چین دیارە ئەمڕۆژ ژمارەیەک چالاکی و ژمارەیەک ڕێکخرا و یان لاەنە پێنجدارەکان چالاکی جیاوازیان هەیە بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت ئەگەر لە سەرەتا لەوە دەست پێ بکەین کە سەبارەت بە ڕێنمایەکانی کەش و هەوا و ئەو پێشبینانی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەزانی سلێمانی بڵاو کراوەتەوە کە لە ماوەی پێشتردا و بۆ ئێستاش دیارە لە ماوەی پێشتر شەپۆلێکی بەفربارین و دابەزینی پلەکانی گەرما بۆ هۆکارێک بۆ زیاتر دابەزینی پلەکانی گەرما و سەرماوسۆڵێکی زۆر ڕووی لە شاری سلێمانی دەوروبەری کردبوو ئەوە دوایەوەی کە پێشبینەکانی کەشوهاوای دەرخست کە بۆ ئەم هەفتەیە کە ئێستا لە کەشوهەوایەکی خۆش داینوە هەتاو هەیە و دنیا پلەکانی گەرما بەرزتربووەتەوە ئەو پێشبینیانە خراە ڕوو بەڵام دەمێت ئەو بخەمە ڕوو پێشبینی ئیتر هەیە پێشبینەکانی دیکە ئەوەن کە لە دوای ئەمڕۆوە کەواتە لە درنگانێکی شەوە شەپۆلێکی تر کاریگەری لەسەر هەرێمی کورسان و سلێمانی هەبێت ئەوی شەپۆلی بارانبارینێت بۆ ماوەی هەفتەیەک زیاتریش بخانێت هەموو ئەوانە ئەو پێشبینیانن کە لەلایەن بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەزانی سلێمانی بڵاو کرابوو کە لەلایەن بەڕێوەبەری گشتی ئەو شوێنە کە بەڕێز کاک ئاسۆ کەمال خزمێ ڕوو دیارە پێشبینەکان بە شێوی بەردەوام گۆڕانکاریان بەسەردادێت و ئەو پێشبینیانش لە ڕێگەی پیجی یان سایتی ڕسمی کەشناسی سلێمانیەوە بڵاو دەکرێتەوە و دواترش ئەگەر پێویست بکە بە شێوی ڕێنمایی دەدرێت بەلایەنە پەیوەندیدارەکان و لە ڕێگەی کەشناسیەوە پێشبینەکان بە هاوڵاتیان دەخرێتە ڕوو بۆ زیاتر بەرچاوڕوون بن ئەگەر لە بابەتی کەشناسی دەربچین و بچینە بابەتی تەندروستی کە ئەوش ئەوەیە کە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا کە مەترسی گەوری لەسەر ئاستی گیان و ڕێکخراوەکانی تەندروستی جیهانی بە شێوەیەکی بەردەوام و چڕ لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەن و زانیارەکانی خۆیان دەخەنە ڕوو لەسەر ئاستی هەرێمی کورسان کە لە ماوەی چەند ڕۆژی پێشتردا کە وەزیری تەندروستی ئەوەی خستە ڕوو کە هیچ حاڵەتێک و هیچ مەدرسەیەک لە هەرێمی کورسان نیە بەڵکو ئەو ڕێنمایانەی کە پێویستن بگیرێنە بەر لەلایەن وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی تەندروستەکانی سلێمانی گیراونەتە بەر بەتایبەت ئەو کەسانی کە لە دەرەوی وڵاتن و پێشتر گەشتیان کردو بە وڵاتی چین و لەوێ کاروباری بازرگانی خۆیان بەڕێ کردو و ئەو کەسانی کە هاتوچۆی لە لێوان هەردوو لادا هەیە ئەو کەسانە کە کاتێک دەگەڕێن و هەرێمی کورسان
لەلایەن فڕۆکەخانەکانەوە ئەو شوێنانی کە بەتایبەت دێنە ناو هەرێمی کوردستان و فڕۆکەخانەوە ئەو کەسانە دەخرێنەوە ژێر پشکنین لە پێناو پاراستنی هەم سەلامەتی و تەندروستی خۆیان و دواتریش تەندروستی و سەلامەتی کۆمەڵگە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمە هەر سەبارەت بەو پرسا لە ماوەی چەند ڕۆژی پێشتردا بەڕێز دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئەوەی خستە ڕووکە ئەوان بە شێوەی بەردەوام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئاستی سنووری پارێزگای سلێمانی کاروباری خۆیان بەڕێ دەکەن و بەتایبەت لە ئەو گەشتیارە چینیانی کە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و جارێکتر دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و شاری سلێمانی ئەوان لەوێ شوێنی تایبەتی بۆ ئامادەکراوە و ئەو شوێنانش بۆ ئەوەن کە لە پێناو پاراستنی سەلامەتی و تەندروستیان و ماوەی چەند ڕۆژێک زیاتر دەمێننەوە بۆ ئەوەی ئەو پشکنیانی کە پێویستە ئەنجام بدرێن ئەنجام دەدرێت لەو ڕێگەیەوە دەتوانرێت سەلامەتی هەم کەسەکە و سەلامەتی هاوڵاتیانی دیکە لەو ڤایرۆسە مەترسیە بپارێزرێت. سەبارەت بە کار و چالاکی دیکە لە شاری سلێمانی دیارە لە ماوەی چەند ڕۆژی پێشووتردا ئەمە بۆیە باز دەکەم چونکە گرنگە بۆ سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقش سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و ژمارێک لە ئەندامانی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی چەند بەڕێوەبەرایەتێکی گرنگیان کرد لە شاری سلێمانی. یەکێک لەو شوێنانە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بوو، دواتر بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و نووسینگەی ڕاستاندن کە ماوەی چەند هەفتەیەک دەبێت لە سەر ئاستی پارێزگای سلێمانی لە ناو شاری سلێمانی کراوەتەوە. ئەندامان ئەنجومەنی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لە سلێمانی ئەو سەردانیان کرد و دواتر لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کۆبنیان ئەنجامدایەکێک لەو خاڵانی کە دەمێت ئاماژەی بۆ بکەم ئەویش ئەوەیە کە سەبارەت بە دەرمان و پێداویستیە پزیشکەکان بۆ سلێمانی و هەرێم گفتوگوی لەبارەوە کرا. دواتریش سەبارەت بە ئەو کاروبارانەی کە هاوڵاتیان لە ڕێگەی وەزارەتی دەروی عێراق و پێویستە جێبەجێ بکەین لە نووسینگەی ڕاستاندن کاروباری خۆی بۆ دەکرێت و سەردانیم شوێنانەکرا. هاوکات بۆ ئەو کار و چالاکیانی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی هەیە یەکێک لەو کار و چالاکیانی کە لە هۆڵی پیرەمێرد لە زانکۆی پۆلیتەکنیکی دواتر ڕێکخراوەکان کە ڕێکخراوی پارێزەرن بۆ داکۆکیکردن لە کۆمەڵانی خەڵکی هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی ژمارەیەک چالاکی دیکان هەیە. بەڵێ ژمارەی چالاکی دیکە زۆرە ڕێبین، بەڵام ئەوانەی کە گرنگن ئەوەن و چالاکی دیکەشێ بە شێوەی زیندوتر لە کاتەکانی تردا لەگەڵ تا دەبین. زۆر ئیسماعیل پڕزانیاری بوو ئەمڕۆ لە سلێمانیەوە لەگەڵمان نبووی. کاتەکەمان هەریاندا بوورە ئەحمەد دەتوانستە خۆ دەچینە کۆیە لە کۆیش هەمنێرمان کاروانمان لەگەڵایە کاروان ڕۆژ بار زانیارەکانی ڕۆژ لە کۆیە چین و دوێنێش وەزانم نووسینگەی پاساپۆرت بە فەرمی لە کۆیە کرایەوە. بەڵێ سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان. بەڵێ هەروەکو ئاماژەت پێکرد ڕێبین دوێنێ بە ئامادەبوونی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاری هەولێر و قایمخانەتی قەزای کۆی و چین و توێژەکان نووسینگەی پاسپۆرت لە شاری کۆیە کرایەوە و ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ و هەنگاوێکی نوێژووی بوو. یەکەم کەسیشکەوە بە پاسپۆرتیان بۆ دەرهێنرا یان دەرچێنرا کە سوکاری سەربەرزی شەهیدان بوون و لەم ڕۆدا ئەو بابەت و زانیارانی کەوا دەمەوێت باسی بکەم سەرەتا دەمەوێت لە کەش و هەواوە دەست پێ بکەم. دیارە لەم ساڵدا تاوەکو ئەمڕۆ کە ئێمە لەگەڵ کەشناسی کۆیە قسەمان کردووە 391 ملیم باران باریوە و ئەمە بەراورد بە ساڵی پارک تاوەکو ئەمڕۆ 750 ملیم باریوە کە دیارە ڕێژەیەشی زۆر باش جیاوازیان هەیە و سەبارەت بە بەفربارین لەم ساڵدا تەنها 3 سانتیم بەفر لە ناوچە شاخاویەکان و بەشێکیش لە ناو شاری کۆی گرتوێتەوە باریوە. بەدەر لەوە شاری کۆیە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەکەیەوە هەمیشە ڕەشەبا و کاریگەری بە لەم شارەدا هەیە. ئەمە سەبارەت بە کەش و هەوا و ئەو کاریگەریانی کەەوە لەسەر بواری کەش و هەوای هەیە لەم شارەیە و لە ڕووی ئیداری و پرۆژە خزمەتگوزاری و ئاڵوگۆڕی پۆستەکان لەم شارەیە دیارە ئێستا ئێمە لە دیوانی قایمقامەتی قەزای کۆین ئەم هۆڵێکەوە لە پشتی منەوەی دیارە ئامادەکاری کراوە بۆی کەوە لە کاتژمێردەیە ئامادەکاری بکرێت بۆ ئاڵوگۆڕی پۆستی سەرۆکی شارەوانەی کۆیە لەلایەن
ئەندازیار هیمداد مەجید کە لە ماوەی ڕابردووە پۆستی سەرۆکی شارەوانی هەبوو و بەڕێز ئەندازیار و مامۆستا هۆگر بەکەکە یەکێکە لەو بڵێن بەڕێوەبەری فەرمانگانەی کە لە ڕابردووە خزمەتێکی باشی کردو. ئەمە دیارە هەڵبەتە لە چوارچێوەی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەداواکاری ئیداری شاری کۆیە و سەرجەم ئەو بەرنامەکارانە هەیە کە حکوومەت لەم ساڵدا دەوێ بگرێتە بەر سەبارەت بە خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی سنووری قەزای کۆیە. بەڵێ ڕێبینەکە پرسیارەکەت نابێت. زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵمان نبووی بوورە کاتی بەرنامەکەمان هەرەوەندە بوو. هەوڵ دەدەین دواتر لە گەشتەکانی هەواڵدا بگەڕێنەوە بۆ لات بۆ پێدانی زانیاری زیاتر لەسەر بابەتەکانی ڕۆژ لە شاری کۆی خۆشەویستەوە. زۆر سپاس بۆ هاوکارانم، زۆر سپاس بۆ ئەوەی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون وەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ و هەر شاد بن.